خۆشەویستان کاتێک ناوی بەخشین نەهێنرێت دەستگای بەخشین یەکسەر کارە جوان و خێرەکانی هەم لە ناوەوەی کوردستان هەم لە دەرەوەی کوردستان و بەتایبەت غەزەمان بیرەکەوێتەوە و کاتێک باسی غەزە و لێقەوماوی و دەردەسەری و ئەو میحنەتی بەسەر ئەو موسڵمانانە داهاتووە لەلایەن قەوارەی زایۆنیەوە دیسانەوە بەخشینمان بیرەکەوێتەوە. ئەم دوانە وەکو بڵێ بوونەت ڕووی یەکدراو. سوپاس بۆخوا لە ڕێی خێرخوازانەوە بەخشین وەکو پردێکی پەیوەندی توانیوێتی ئەو هاوکاری و ئەو خێر و سەدەقە و ئەو پارە و ئاڵتون و ئەو بابەتانەی کۆکرێنەوە بەدەستێکی ئەمین بگەێنرێتە شوێنی مەبەست و بگەێنرێتە کەسانی تایبەت. کارەکانی دەستگای بەخشین بۆ ئاوارەکانی غەزە لە میسر گفتوگۆکەین بە میوانداری بەڕێز موسعب خۆشنا و ئەندامی دەستەی باڵای دەستگای خێرخوازی بەخشین کە بەسپاسەوە لە سلێمانی لە ئەستۆدیۆ لەگەڵمان میوانە. سپاسان دەکەم بۆم دەرفەتە. زۆرمان باسی نەهامەتی و دەردەسەری و قوربەسەری خەڵکی غەزە کردووە. زۆریش باسی ئەو هاوکاریانەمان کردو خەڵکێکی دەنگێکی نشازیش بەتایبەت لە سەرتاوە زۆر بوو نایوت ئەم بابەتە بەس ڕکلامە و بەس قسەوی چی ناکە. باواز لەوانە بێنین بینە سەرەوەی کە بەخشین بە عەمەلی چی کردووە هەم بۆ خەڵکی لێقەوماوی ناو کەرتەکە ناو غەزە هەم بۆ ئەو خەڵکی لە سەرەتای جەنگەوە توانیوێتی فریا کەوتووە کە بەرەو ئوردن یا بەرەو بەتایبەت میسر ئاوارە بۆ ڕۆژۆتە ئەوێ دەستگای بەخشین لەسەر ئەم دوو پنتە چی کردووە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سوپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە بۆ میوانداریە. دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە ئێستادا لە ماوەی دەڕوە بۆ 17 ساڵ دەبێت کارەکانی خۆی ئەنجام دەدات لە هەرێمی کوردستان. یەکێ لە کارەکانی ما هاوکاریکردنی خەڵکی ئاوارەیە چ بۆ ناو هەرێمی کوردستان بێت یاخود لە دەروی هەرێمی کوردستانیش بێت. بۆ نمونە ئەگە باز سەرەتایەک باز دەکەم کە دەستگای خێرخوازی بەخشین لە 2013 کاتێک کوردانی ڕۆژئاوا ئاوارەی هەرێمی کوردستان بوون سوپاس بۆخوای گەورە ئێمە لە هەرێمی کوردستان کەمپینێکی گەورەمان ڕاگەیاند تەنها لە کەمپی گەورگۆشتێک لە هەولێر توانیمان 76 بار هەڵگری گەورە کەلوپەلی ناوماڵ و خۆراک بگەێنین بە کەمپەکە کە 15,000 کەس بوون هاوکاریمان کردن لە ماوەی 12 ڕۆژدا 76 بار هەڵگر بوو. ئەوە یەکەمیان. خاڵی دووەم دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئاوارەی برا عەرەبەکانمان کە لە ئەنبارەوە ڕوێن لە هەرێمی کوردستان کرد لە بەردە قارەمان و لە عەربەت ئێمە سوپاس بەخوای گەورە بە هەمان شێوە هاوکاری باشی هەزاران خێزانی عەرەبمان کرد لە هەرێمی کوردستان. وەروەها ئەمانەی شنگاریش کە ئاوارەی دەهۆک بوون لێرە ستافێکمان پێکەنە لە سلێمانی هەولێر چەندین بار هەڵگرمان بێت وەکو کەلوپەلی سەرەتای کە ئاوارە بوون هاوکاری ئەو خەڵکەمان کرد کە لە شنگارەوە ئاوارە بوون. جگە لەمانە ئەو بوومە لەرزەی کە 2 ساڵ لەمەوبەر لە سووریا و تورکیایدا دیار دەستگای خێرخوازی بەخشین بە هەمان شێوە توانی 72,000 کەس لە خەڵکی کە بوومەرزەلیدا و ئاوارە بوو توانیمان هاوکاری بکەین کە هاوکاریەکان پێکات بوون لە هاوکاری دارایی و هاوکاری دروستکردنی خواردن و خۆراک و هەروەها کۆمەڵێک هاوکاری تر کە بەسەرمەکردنەوە. جگە لەمانە دیارە لە 7 ئۆکتۆبەر کە ئەم شەڕە بەرنامەدا ڕێژراوەی کە بۆ غەزە دانرابوو کە وێرانکاری بوو لە 7 ئۆکتۆبەر کە ئەم شەڕە ڕوویدا لە 12 ئۆکتۆبەر وەکو دەستگای خێرخوازی بەخشین لە هەرێمی کوردستان یەکەم ڕێکخراو و کەمپینی کۆکردنەوەی هاوکاری ڕاگەیان. سوپاس بەخوای گەورە تاکو ئەمڕۆ لەو ستودیۆدان ئێمە بەردەوامین لە کۆکردنەوەی هاوکاری و ئەنجامدانی پرۆژە لە ناو کەتی غەزە. دیارە ئێمە سەرتاکەی کاکدانا لە 28 ئۆکتۆبەر واتە 20 ڕۆژ دوای ڕاگەیاندنی کەمپینەکەمان ستافێکمان ناردا وڵاتی میسر وەکو لە ئێستادا کە ئێستا ستافێکمان هەروە لە میسرە. ئەم ستافە دیارە دەیان بار هەڵگر کە پێکات بوون لە 6 تەن ئارد لە 4 بار هەڵگری گەورە تەنها ئاو وەروەها پێداویستی تەندروستی وەروەها 3,000 سەبەتەی خۆراک وەک کەلوپەلی ناوماڵیش کە پێویستیان بوو کە ئاوارە بوون. ئێمە توانیمان لە ڕێ ڕەفاح ئەو کات کە ڕێ ڕەفاح کرابەوە سوپاس بەخوای گەورە توانیمان ئەم بەرهەڵگرانە بگەینە ناوکەتی غەزە و پاشانیش لە ڕێی پەیوەندەکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە پەیوەندیمان لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی جێسیقە پێکرا و متمانە بەڕاستی توانیمان کاروبارەکانی ئێمە لە ناو غەزەی لەبەرەوەی لە ئێستادا دەتوان بڵێم هیچ کەسێک ناتوانێت بگاتە ناو غەزەی تەنها
بارهەڵگرەکان شۆفێرەکانی باڵهەرگر دەتوانن بگەنە ناو غەزەی ئەگە بارێکم پێ بداین و بگەڕێنەوە ئەگەر کەسی تر ناتوانانی بچی بۆیە ئێمە بەڕاستی لە ڕێ ئەو ڕێکخراوە لە ناو غەزەی کە بوونیان هەیە ئێمە پرۆژەکانمان لە ڕێ ئەم ڕێکخراوانە ئەنجامدا کە لە ئێستادا سوپاس بۆ خی گەورە لەو مانگەی کە ڕۆی ڕۆژی هەبوو 15 پرۆژە لە باکوور لەو باشوور پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ناو غەزەی جێبەجێ دەکرا کە سوپاس بۆ خی گەورە زیاتر لە 80 دەفتەر لە ماگونیوێکدا تواندرا کۆ بکرێتەوە لە بەرەوەی برسێتیەکی ئێزگار زۆر ڕووی لە ناو کەرتەکە کرد و کەلوپەل و خۆراکان گران بوون بۆ ئێمە بەڕاستی ئەو کەمپینە ڕاماگەم کە بەردەوامیش بووین لەسەری دووبارە بە خەڵکمان ئاگادار کردەوە کە لە یەک ڕۆژدا لە 2 ڕۆژدا 80 منداڵ و پەکەوتا و وفاتیان کرد لە برسان بۆیە بەڕاستی خێرخوازانی هەرێمی کوردستان کە ئەوتمانی بە دەستگای بەخشینیان هەیە ئێمە بەڕاستی بەردەوام سوپاسیان دەکەین تەنها پاداشتیان لای خۆی پەروەردگارە کە هاوکاری باشیان گەیاندە دەستگای بەخشین ئێمە توانیمان ڕۆژی وا هەبووە لە 6 پرۆژە تا 15 پرۆژە لە ناو غەزا ئەنجام بدەین جگە لەمانە سوپاس بەخوای گەورە ئێمە لە ساڵی ڕابردوو سەردانێکی ڕێکخراوێکی خێرخوازینە ئوردنمان کرد کە هەیئەی خێرخوازی هاشمی بوو لە ڕێوانەوە کە هەندێک خۆراکمان بۆ بگەێنن یاخود قوربانی ساڵی ڕابردیان بۆ گەاندینە ناو غەزا ئەم ساڵیش سەردانمان کردنەوە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی بەخشینی کوردستان دەتوان بڵێم وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئێستا کارەکانی خۆی دەکات لە هەرێمی کوردستان لە دەروی هەرێمی کوردستان لە بەروی مۆڵەتی کارکردنی هەرێمی کوردستان و فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی هەیە و لە حکوومەتی ناوەن لە بەغدا مۆڵەتی کارکردنی پێدراوە و لە بەریتانیا وڵاتی بەریتانیا مۆڵەتی کارکردنی تاوی پێدراوە لە هەموو ئەوروپا مۆڵەتیە بۆیە وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی کارەکانی خۆی ئەنجام دەدات لە دەرەوەی هەرێمی کوردستان یاخود لە ناوە بۆ ئێمە بەڕاستی دەتوان بڵێم بڕیارماندا لەم مانگەی ڕابردوو کە لیژنەیەک بنێرین بۆ وڵاتی ئوردن سوپاس بەخوای گەورە لە وڵاتی ئوردنەوە توانیمان کە دەتوان بڵێم یەکەم ڕێکخراو بوو بتوانین لە ڕێگەی فڕۆکەوە 1000 سەبەتە خۆراک لە زووترین کاتدا بنێرین بۆ ناو غەزا و ئەو گۆشتی قوربانی کە لەوێن دەربوو 29000 قوتوو بوو ئامادەکراوە ڕەوانەی ناو غەزەکرا و یەکێک لە کارەکان بوو کە لە ناو ئوردن ئەنجامدرا دەرێمان لە هەفتەی ڕابردوو وەکو لیژنەی باڵای دەستگای خێرخوازی بەخشین لیژنەیەکی ترمان ناردەوە وڵاتی مسر بۆی بتوانین لەوێن لە وڵاتی مسرەوە چەند پرۆژەیەک ئەنجام بدەین دیارە لە وڵاتی مسر کۆمەڵی خەڵکی ئاوارەی ناو غەزا لە ئێستادا لە میسر ژیان بەسەر دەبن کە خەڵکێکی زۆری بریندار و کەم ئەندام و خاوەن پێداش تایبەتن یاخود بێباوکانن دیارە ئەو ستافی ئێمە کە لە ئێستادا کە لە ناو میسرن 2 پرۆژیان ئەنجام داوە کە پرۆژەیەکیان بۆ 100 خێزانی بێباوک بە تایبەتی ئەو منداڵە بێباوکانەی کە باوک و داکیان لە ناو غەزا وفاتی کردووە لای پوریتی لای مامێتی لای داپیرەیتی یاخود لەگەڵ داچیتی باوکی وفاتی کردووە یان کەسی نەماوە دیارە ئەو 100 خێزانیان بۆ ئێمە ئامادە کرد لە ناو ئەو بێباوکانە کە ئەندامیش تێدا بوو ئێمە توانیمان بۆ هەر خێزانێک $100 بدەین و نۆڕانەخوانێکیشیان بۆ ئەنجام بدەین پێیان بڵێن کە نەوەکانی سەلاحەدینی ئەیوبی چۆن خەمی ئێوە دەخوا و کەس و کارەکانتان لە ناو غەزەی دەخوا لێرەش خواردنێک لەگەڵ ئێمە داوەتی خەڵکی کوردستان بن و هاوکارێکی باشمان کردن دیارە ستافی ئێمە کە باز لەوەی دەکەم بەڕاستی بەدیار ئەو هەموو بێباکەوە دانیش بوون خۆیان دڵێن ئێمە دەگریان ئەوانش دڵیان خۆش بوو جگە لەمانە دیارە پرۆژەی دوم کە ئەنجام درا بۆ ئەو کەسانە بوو کە قاچ و دەست و چاویان نەماوە یان هەردوو قاچ یان قاچێکی یان دەستی یان چاوەکانی دەراتوە لەگەر ئەو بردومان و لەگەر ئەو دڕندەیەی کە ڕژەمی زانی جوولەکە بەرامبەر بە کەدی غەزە کردی ئەو کە دیارە توانرە کۆمەڵێک لە بریندارانە بێنە ئەو دوی ڕەفاحەوە لە میسر ژیان بەسەر بەرن بەڵام جیاوازەکان فقط ئەوەندەیە تۆپ و تاریان لەسەر نیە ناو میسر بەڵام هەمان بێتاقەتی و لەوێ خەڵکێکی هەژار حتا ئەو دکتۆرەی کە لە ناو نەخۆشخانەی شیفا لە ناو کەرتی غەزا بریندارەکانی چارەسەر دەکرد دیارە منداڵێکی هەیە و لەگەر خێزانەکەی دیارە وەزعی خێزانەکەی لێستا بەبەر بردومان کە دەو چاوێکی دەراتوە لە شوقەیەکدا ژیان بەسەر دەبا ئێستا لە شوقەیەک ژیان بەسەر دەبا 1 ساڵە کریخان نەداوە 1 ساڵە کەسی خاوەن شوقەکەش کە پێی گوتووە ئێمە هیچ پەلەی ناکەین ساڵێکە نەداوە حتا خێرخوازان یان ڕێکخراوێک یان بۆ خۆت دەبێ ئاسایە لە شوقەی ژیان بەسەر لەبەر خزمەتێکی گەورە کردووە لە ناو کەرتی غەزە باشە کاک موسا بۆی فریا بکەین کاتەکەمان کەمە ئەو جۆری ئەو هاوکاریانی کە ئێوە ئەتانەوێت لە وڵاتی میسر هەم بیکەن هەم لە میسرەوە بیگێنن لە چیا خۆی بینێتەوە ئایا دەکرێت بڵین تەنها پارەیە یان خۆراکە یان جۆری هاوکاریەکان هەمە جۆرە بووی کە خەڵکەکە بتوانێت بە شێوازی جیاواز سوودی لێ ببینێت
دیارە دەستگای خێرخوازی بەخشین بۆ هەر وڵاتێک دەستمان پێی بگات بەدەستمانەوە بێ وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی دەمانەوێت هاوکاریەکان بگەین بە ناوکەتی غەزە ئەجا چ هاوکاری دارایی بێ چ هاوکاری خواردن بێ خۆراک بێ لە ئێستادا ئێمە لە ئەو ستافەیەمەکە لە وڵاتی میسرا 2 پرۆژەمان ئەنجام داوە کە بڕی 20,000 دلارمان دابش کرد بەسەر 2 پرۆژەدا بۆ 200 کەس کە 100یان بێباوکانن وەروە 100یان خام پێداش تایبەت لانی مادیەکەیە و پرۆژەیەکی ترمان لەناو ئێستا ئامادەکاری بۆ دەکرێت ئەویش ئەو گۆشتی قوربانیەی کە زۆربەی ڕێکخراوەکانی جیهان دەتوان بڵێم کە لە میسر و لە ئوردن ئەنجام درا یاخود لە هیندستان ئامادەکاری گۆشتەکانیان دەکرێت بینێرن بۆ ناو غەزە دیاری ئی دەستگای خێرخوازی بەخشینیش چەندین تەن گۆشتە و ئێستا ئامادە دەکرێت و لە سڕێیان داناوە وەستافی ئێمە چون سەردانی ئەو سەرکەرویان کرد کە لە شاشەی پەیامەوە لە پەیجەکانەوە بڵاوکراوە کە گۆشتەکەەوە ئامادە دەکرێتن لە ڕۆژانی داهاتوو پشتیوان بەخوای گەورە سڕەمان بگات بتوانین گۆشتەکەش بنێرین بۆ ناوکردی غەزە دیارە ئێمە لە ئێستادا لەگەڵ ڕێکخراوەکان لە ناو میسر لە سەرخەتین کە بتوانین چەند هەزار سەبەتەیەک یاخود بەدەیان تەن ئار بتوانین ئامادەی بکەین لە سڕێی دابرین وەکو باقی ڕێکخراوەکانی تر لە ماوەیەکی کورد ئینشاڵڵا بگاتن بە ناو کەتی غەزە. باش ئێستەوەی لەسەر شاشەکە بینرێ ئەو چالاکیەکە هەڵە نەبووم کە لە میسر کراوانە بەڵێ ینی ئەگەر لەسەر ئەمە هەچەند باست کرد بەڵام بەورتر باسمان بۆ بکەی ئەو ستافەی ئێوە کە لەوێ بوون ینی چیان گواستەوە بۆ ئێوە ینی ئەو وێنانە تەنها ڤیدۆ وێنەیەکن بەڵام لە پشتی ئەمانەوە چیە گوزەرێ و چیان بۆ ئێوە باس کرد بۆی تۆش لێرەوە بە خێرخوازان و مسلمانانی هەرێمی کوردستانی بڵێت. والله من سەرەتا هەر ئەوە دەڵێم ئەوە ئێستا لەو شاشەی وا دەیبینین ستافێکی دەستگای خێرخوازی بەخشینە لە وڵاتی میسرن کە دەستگای خێرخوازی بەخشین لە 3 کەس پێکاتون 2 بەرپرسی مەکتەب و مامۆستا ئەحمەدی کوردی وەکو پێشکەشکار و وەکو ڕاوێژکارێکی دەستگای خێرخوازی بەخشین لە ئێستادا سەرپەرشتی وەفدەکەش دەکات لە وڵاتی میسر ئەوەی ئەوان باسی دەکەن بەڕاستی خۆزگە دەخوازن هەموو دەستگای خێرخوازی بەخشین لەوێن دەربان کە منداڵێکی بێباوکیان لە ئامێزی خۆیان بگرت باو بۆنیان کردبە کە بۆنی غەزە لێوە دێ بۆنی باروتی لێوە دێ کە دایک و باوکی لەدەست داوە لە ناو غەزە دەتوان بەڕاستی کە ئەوان باسی دەکەن کاک دانا ئەوان زۆر جار پیشانی نادەن لەسەر شاشە بەڵام زۆر دەگریان کە خەرکێکی غەزەیان بە چاوەکانی خۆیان بینی لەوێندەر خەرکێک خێزانەکەی وا لە ناو غەزەی بەجێماوە بۆ خۆی لەبەرێک کەمەندامان لەگە برینداران هاتۆتە ناو وڵاتی میسر ئێستا لێک دابڕانە یەکیان لە وڵاتی میسر لە غەریبی ژیان بەسەر دەبات خێزانەکەشی لە برسێتی لە ناو غەزە ژیان بەسەر دەبات کەسێک هاوسەرەکەی خێزانەکەی و لە وڵاتێکی غەریبیە بەڵام پیاوەکەی وا لە کەتی غەزە بەجێماوە لەبەر نێتوان لەگە خێزانەکەی بێ بۆیە بەڕاستی دەتوانم بڵێم ئەو خەڵکی ئێمە کە دەستگای خێرخوازی بەخشین بینی لە ناو میسر خەڵکێکی زۆر بە هەزاران کەسی خام پێداش تایبەت بێ باوکان لە ناو میسر ژیان بەسەر دەبن چاویشیان لە دەستی خێرخوازانە بۆیە من بەڕاستی دەمێت لێرەوە ئەوە بڵێم ئەو خێرخوازانی تاک و ئێستا بەردەوام بووینە لە دەستگای بەخشین کرد لە گەیاندنی هاوکاریەکانیان سوپاس بەخوای گەورە ئێمە ڕۆژانە بەدیار ئەو شاشە جوانی کەناڵی ئاسمانی پەیامەوە پرۆژەکانمان بە بەردەوامی پەخش دەکەینەوە زۆربەی خێرخوازن کە سەردانی دەستگای خێرخوازی بەخشینیان کردیا بۆ هەموو خێرخوازێک کە پرۆژێکی گەورە لە ئەستۆ دەگرێت ئێمە سوڕەی تەواو و ڤیدیۆکەی پێدەدەینەوە کە لەژێر کۆد و ناوێک ئەو خێرخوازە ئەنجاماندا بۆی بەڕاستی ئێمە بەرنامەی ئێمە و دەستگای خێرخوازی بەخشین وەکو یەکەم ڕێکخراو لە هەرێمی کوردستان کە ئەم کەمپینەمان ڕاگات لەسەری بەردەوامین پشتیوان بەخوای پەروەردگار لە نیوەی ڕێگا براو خوشک و منداڵ و منداڵەکانی ناو غەزە بەجێ ناهێلین و داواکارین لە خێرخوازان لەگەڵ ئێمە بەردەوام بن خێرخوازانیش دەستگای خێرخوازی بەخشین بەجێ نێلن هاوکاریەکان کەم بێتەوە خوشک و براکانتان کە لە ڕۆژانەدا یەک جەم ناخواردنیان دەست دەکەوێتن ئەوەش بە کۆتایی پێنێت باشە ڕەنگە هەندێک پرسیار بکەن ئێستا کە ئەوانی کە لە میسرن تا ڕادێک بارودۆخیان ئەوەیە کە بۆمب و ئەوانیان بەسەرەوەنی وەکو خەڵکی ناو غەزە لە ئێستادا ڕێکخراوی خێرخوازی بەخشین چی پێ ئەکرێ بۆ ناو خەڵکی غەزە و ئایا ئەو هاوکاریانە هێستاش قورسە بۆ گەیاندنی و ئەو بربەسانە چیەکێتە بەردەمتان هەیوانە لە وڵاتێکی وەکو میسرەوە کاتێتانەوە هاوکاری بگێنن ئێمە بەڕاستی ئێستا ئەمڕۆکە مەوعیدێکمان هەیە لەگەر گەورەترین ڕێکخراوی خێرخوازی ناو میسر ئەمڕۆ ستافی ئێمە کە شەو لەگەڵیان لە خەت بوو مەوعیدێکیان هەیە کە لەگەر گەورەترین ڕێکخراوی میسر کۆبنەوە بتوانین هاوشێوەی ئوردن
کە ئوردەن توانیمان نەک بە مانگێک 2 مانگ یان 6 مانگ حتا هەندێک خواردن بگەین بەناو غەزە توانیمان لە ماوەی 3 ڕۆژدا سواز بەخوای گەورە 1000 سەبەتەی خۆراک ئامادە بکرێ و لە ڕێگەی فڕۆکەوە نێردرا. ئێمە ئەمڕۆکە کۆبنەوە دەکرێت لەگەر یەکێک لەو ڕێکخراوانە کە بتوانین هاوشێوەی ئوردەن هەزاران سەبەتە خۆراکمان بۆ بگەینە ناو کەرتی غەزە. جگەل لەمە بەڕاستی لەگەر ئەم ڕێکخراوانەوە ئەمڕۆکەش ئێمە کۆبنەوەی دەستگای خێرخوازی بەخشیمانەوە وەکو لیژنەی باڵا بڕیار لەسەرەوەی بدەین کە بتوانین چەند باڵ هەرگرێک لە خواردن لە ئارد بینێرینە ڕێگەی حدودی ڕەفەحەوە و داخلی بکەین. بۆیە بەڕاستی لە ئێستادا گەاندنی کەلوپەل و خواردن زۆر قورسە لە ڕەفە لانێ ڕژەمی زەنجولەکە کە ڕێگای قەتڕ کردی و لێ ناگەڕێ جارجار تۆ دەواازەکە بکاتەوە چەند باڵ هەرگرێک دەڕوا. بۆیە زۆر بەس سەدان باڵ هەرگری گەورە لەو دیوە ڕەفەحەوە وەستاون چاوەڕوانیکردنەوەی دەرگای ڕەفا دەکەن. بۆیە بەڕاستی ئێمە دەست بۆ هەم شوێنێک دەبین بەس بتوانین 2 منداڵی غەزە سەدان منداڵی غەزە بتوانین تێر خواردن بکەین ئینشاءالله. باش سەبارەت بە ماوەیەک لەمە و پێش وەک باسەکراوە ئەمان بیست دەبەیەک زەیت کیلۆیەک ئارد کیلۆیەک برنج شەکر شیرێکی مناڵ ینی سەرێکی زۆر خەیاڵی هەبوو ئێستش کاک بەڵێ ینی هەنێکیانیان 20 دلار ئێستش ئەو پێداویستی و خۆراکانە هەروە سەران بە بەرزی ماوەتەوە یان فەرقی کردو بەڕاستی. وڵی ئێمە سوپاس خۆی گەور دەکەین کاکدانان لە ئێستادا نرخی خواردنەکان کەم بۆتەوە. بۆ نمونە فەردەیەک ئاردی 25 کیلۆیی ئێمە دەمانکڕی لە 600 دلار تاکو 900 دلار بەڵام لە ئێستادا لە 90 دلار تاکو 100 دلار دەیکڕین. ئەنی ئێستا دەستگای خێرخوازی بەخشین تا 6 پرۆژە لە باکوور لە باشوور پرۆژەکانی خۆی ئەنجام دەدات. من دەمەوێت لێرەوری غەزە بەڵێ لێرە هەر ئەوەش بڵێم ئەو ڕێکخراوەی کاروبارەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەنجام دەدات تاکو ئێستا 4 کارمەندیان بەبەر بردومان کردی و شەید بوونە. تا ئێستا 4 کارمەندیان شەید بوون. ئەوانەی هاوکاری ئێوەن لە ناو غەزە لە ناو غەزەکە پرۆژەکانی دەستگای بەخشین جێبەجێ دەکەن و لە دابەشکردنی سەبەتەی خۆراک و خواردن دیارە فڕۆکە لی داون 4 کارمەندیان لێ شەید بووە کە خەبەریان دایتەوە ئێمە. بۆیە بەڕاستی نرخەکان لە ئێستادا کەم بۆتەوە کە 1 کیلۆ برنج لە 40 دلارەوە ئێستا بووە لە 8 دلار تاکو 15 دلارە جۆری برنجەکە نرخەکەی دەگۆڕی. تەنکەرێک ئاو لە ئێستادا لە 90 دلار تاکو 120 دلارە کە پێشتر 400 دلار بوو. شیری مناڵ بەڵێ 1 کیلۆ نیسک پێشتر 20 دلار ئێستا 10 دلارە یان نرخەکانی تۆزە کەم بوویتەوە. بۆی ئێمە پرۆژەکانمان سوپاس بەخوای گەورە لەگەری هەر بەردەوامی. بۆی ئومێد دەکەن ئینشاءالله خوای پەروەردگار دەرگایەکی بەخێر لە خەڵکی غەزە بکاتەوە و ئێمەش وەکو دەستگای خێرخوازی بەخشین لە هاوکاریەکان بەردەوام دەبین و ئینشاءالله تاکو ئاوادانش دەکرێتەوە دەستگای بەخشین کۆتایی بەکارەکانی نایێنێت. کاک مەسەلەیەکێک لەو شتانی کە زۆر جوانە لە ئێمەی کورداوە تا خۆمان لە بارودۆخێکی نەخوازراوین لە ڕووی باری ئابووری موچەوە بەڵام ئەبینین کە ئێستا بارودۆخی غەزە هەر بەم شێوازەیە. حەزەکەم داوای خۆت لە مسلمانان بکەی کە ئایا بەخشین بەردەوام بێ لە ناردنی ئەم هاوکاریانە ئایا ئەو ئەمانەتی کە ئەی بەخشن بەم دەستگایە وەکو خۆی ئەگا و ئێوە چیتان هەیە بۆ خێرخوازان لێرە؟ وەڵی سەرەتا پێشەوەی داوا لە خێرخوازام کەم خاتون ئەو ڕێکخراوەی کە ڕۆژانە بە سەدان مانی هەفتانە یان مانگانە بە سەدان پرۆژەی دەستگای خێرخوازی بەخشین ئەنجام دەدان. نوێنەری ئەم ڕێکخراوە سەردانی هەرێمی کوردستانی کرد و سەردانی شاری هەولێری کرد تەنها بۆ دەستگای بەخشین وەکو ڕەمزێک کلیلی مەسجد الئەقسای بە دیاری بۆ دەستگای خێرخوازی بەخشین هێنا کە ئەم کلیلە پێشتر باپیرە گەورەتان سەلاح الدینی ئەیوبی بەدەستی هێنا بەڵام ئێستا ئێمە تەسلیمی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین وەکو ڕەمزێک بۆ ئەوەی لە برسیەتی ئەم خەڵکی ناو غەزەی ڕزگار بکەن. دیارە زۆری پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین وای کرد بەڕێز دکتۆر عەلی قەرەداغی دەستخۆشی بەناوی هەموو زانایانی جیهانی ئیسلامی دەستخۆشی تایبەتی بۆ دەستگای خێرخوازی بەخشین نات. وەروە لقی هەولێری یەکێتی زانایانی جیهانی ئیسلامی دەستخۆشی و سەردانی ئێمەیان کرد و دەستخۆشییان بۆ دەستگای خێرخوازی بەخشین هەبوو و دیارە بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان زیاتر ئێمە هان دەدا و تەشجیعکردین لەسەر کارەکانمان بەردەوام بین و لەم 2 ڕۆژەش دیارە پەیوەندی بۆ ستافی ئێمە کردووە لە وڵاتی مسر و زۆریشی دەستخۆشی لەکردن لەسەر پرۆژانە بەتایبەت ئەم کەمەندام و بێباوکانە کە دوو چینی زۆر دەتوانم بڵێم لێ قەوماون کە کەسێک باوکو دایکی لە دەستدا بێت وە کەسێکیش لە ناو جەنگەکە هەردوو قاچ و یان قاچ و دەستەکانی لە دەستدا بێت. بۆیە بەڕاستی دەستگای بەخشین دەتوانێت بووە نمونەیەک و ڕەمزێک لە هەرێمی کوردستان کە باسی کورد دەکرێت دەستگای بەخشین دێتە بەرچاوی کە باسی کورد دەکرێت ڕەمزێکی
کلیلی قودز کە تەسلیمی دەستگای بەخشینکرا دێتە بەرچاوان بۆیە دەستگای خێرخوازی بەخشین پشتیوان بەخوای گەورە ئێمە ئەو کارانی کە کردومانە بەتایبەتی لەو دوومانگەی ڕابردوو کە تواندرا دەستگای بەخشین ڕۆژانە 10 پرۆژە تا 15 پرۆژە لە ناو کەرتی غەزا لە تاوای شوێنەکان ئەم ڕێکخراوانە لە 6 جیهەتەوە بەڕێکخرا و بە خەڵکێکی لە ناو غەزەکان تواندرا ڕۆژانە پرۆژەکانمان ئەنجام درێت کە پرۆژەمان هەبووە یەک پرۆژە 750 سەبەتە خۆراک بۆ دابەشمان کردووە بایی 7 دەفتەر و 50 وەرەقە بووە. دەست خۆش بێ. زۆر بەڕێز موساب خۆشناو ئەندامی دەستەی باڵای دەستگای خێرخوازی بەخشین سپاس بۆی لەم تۆرە لەگەڵ